سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان ئەم شەویش لەگەڵتانین لە پانۆراما بۆ قسەکردن لەسەر بابەتێکی دیکە. وەک دەزانن کە بەداخەوە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان لە دوای ئەو ڕووداوە پێشاتانەی کە لە ماوەکانی ڕابردوو ڕوویاندا بارودۆخێکی سەقامگیر نییە و لە چەند ڕۆژی ڕابردووش لە سەروەختی پەسەندکردن و مناقەشەکردن لەسەر پرۆژە یاسای بودجە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جارێکی تر ئەو ناکۆچە سیاسیانە تۆخ بوونەوە و بینیمان کە فراکسیۆنە کوردیەکان لە هەندێک بابەت و بڕگەی مادەی پرۆژە یاسای بودجە نەیانتوانی یەکدەنگ و یەکەڵوێز بن و بەتایبەتی بەشێک لەو هەوڵانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دای بۆ مەسەلەی پاشەکەوتی موچە و زۆر بابەتی دیکە لە نێو پرۆژە یاساکەدا و پێشتیش دەزانن مەسەلەی هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن و ئەو پشێویانی کە لە پەرلەمانی کوردستان دروست بوون هەموو ئەمانە هۆکارگەلێک بوون بۆی کە ئەو بارودۆخە سیاسی کە ئێستا هەرێمی کوردستان پێیدا دەگوزارێ بارودۆخێکی ناسەقامگیر بێ. ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردو، ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بژێوی و بازاڕ و ئیش و کاری هاوڵاتیان دروست کردووە. ئەنی قسەیەکی باو هەیە کە هاوڵاتیان هەمیشایکەن لە نێوان خۆیان ناڵەکەی ئەم لایەنانە تەبا بوون ڕێکەوتن ئەو بازاڕی ژەبوژێتەوە. دەمەوێت کەمی قسە بکەین لەسەرەوەی بۆچی ئەم بارودۆخە بەم شێوەیە دەگوزارێت، کەی دەکرێتتر لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەک قسە و یەکدەنگ و یەکەڵوێز بن. ئایا ئەگەر ئەم بارودۆخانە بەم شێوەیە بەردەوام بن چ کاریگەرێکی نەرێنی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان بەگشتی و لەسەر بار و گوزەران و ژیانی هاوڵاتیان بەتایبەتی بەجێ دێڵەیە. هەموو ئەم پرسیارانە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبوار ئیسماعیل کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر وەک ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمان دەبێت. دکتۆر ڕێبوار سوپاس بۆ ئەم دەرفەتە. وەک گوێبیستی سەرەتای قسەکانی من بووی هەرەوەش دەکەمە هەوێنی پرسیارێک بۆ تۆ، بۆچی ئەم بارودۆخە سیاسیانە هەموارە ئێستا لە هەرێمی کوردستاندا خوڵقاوە؟ پێشەکی شەو باش، سوپاس بۆ ئەو میوانداریتان. ئەوە سڵاو ڕێزم بۆ بینەرانی کورسات. هەلومەرجی هەرێمی کوردستان بۆ ناجێگیرە بۆ ئەو هەلومەرجەی ئێستا ئەتۆکایەوە دەرئەنجامی ئەوەیە کە لە هەرێمی کوردستان دوو حیزبی سیاسی هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانن کە دوو هێزی سەرەکی پێکەنێری ئەو ئەزمونە سیاسەنە کە لە هەرێمی کوردستاندا هەیە. ئێمە لە ئینتیخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دوای ئینتیخاباتەکە کە دەرئەنجامی ئینتیخاباتەکە دەرچوو و نوێنەری ئێمە و نوێنەری هەموو حیزبە کوردستانیەکان دیاری کرا لە پەرلەمانی عێراقی. ئێمە پێشنیارمان کرد بۆ پارتی دموکراتی کوردستان کە بە یەک وەفد بە یەک شان بچینە بەغدا بۆ ئەوەی کەوە هەمومان حیزبە کوردستانیەکان بەرژەوەندی خەڵق و بەرژەوەندی هەرێمی کوردستان لە سەروی هەموو بەرژەوەندەکانی تردا بنین. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وابوو دەبێتن هەرێمی کوردستان بە یەک شان لە بەغدا بێ و بە یەک بڕیاری سیاسی لە بەغدا کاری خۆی بکە و تەحالفاتی خۆی بکە بۆ ئەوەی کەوا بتوانانی بەرژەوەندی هەرێمی کوردستان دابین بکە. و خۆشمان ئاگادارین لە ماوەی پێشوو چەندەها راپۆرتی گرنگ لە نێو نەتەوەییەکان بۆمان دەهات کە هەرێمی کوردستان ئەو ئەزمونەی کە هەیەی مەترسی لەسرە و مەترسیەکە گرنگن پێویست دەکاتن کە هەرێمی کوردستان یەکریزی خۆیان بپارێزن و پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەردەوام بی، دیموکراسیەت بەردەوام بی، مافی مرۆڤ بەردەوام بیتن و داهاتی هەرێمی کوردستان شەفافی بۆ خەڵک و خەڵک بتوانی سوود لە داهاتی هەرێم وەربگری. بۆیە ئەم پێشهاتانەی کە بۆمان دەهات یان ئەم راپۆرتانەی کە بۆمان دەهات مەترسی ئەم قۆناغیان بۆ ئێمە ڕوون دەکردەوە ئاماژەیان پێدەکرد کە پێویستە یەکێتی و پارتی بە دەرەجەیەک و اینجا حیزبەکانی تریش هاوتەبابن و بە یەک قەراری سیاسی و بە یەک شان بچنە بەغدا و لە بەغدا گفتوگۆ بکەن بۆ ئەوەی کەوە ئەو مەترسیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو برێن کێشانەی کە لە سنەرناو هەرێمی کوردستان هەیە کە بریتیە لە موچەی خەڵک و بژێوی خەڵک و دابینکردنی مافی مرۆڤ و کرانەوە لەسەر ئەوەی کەوە خەڵک بە ئازادی ڕخنە بگری قسە بکاتێن
بۆیە ئەم مەترسیانە لەبەر چاوماڕوون بۆ یەکێتی نیشتمانی کوردستان زۆر بە جددی هەوڵیدا کە لەگەر پارتی دموکراتی کوردستان بە یەکشان بچینە بەغدا بۆ ئەمەشا فعلەن هەنگاوی یەکەممان هاویش و توانیمان بە یەکشان بچینە بەغدا و شاندەکە بە سەرۆکاتی کاک عیماد بوو کاک عیماد کاندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستانەوە کاک وشار جێباری لەگەردا بوو بەڵام بەداخەوە لە ئەنجامی ئەوەی کە چوونە بەغدا لە بەغدا سەیرمان کرد جۆرش کە مناوەڕی سیاسی هاتە پێشەوە و یەلایەنێک بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بۆ لایەنەکانی سێ چوو جۆرێک تەحالفاتی کرد لە بەغدا و ئەم تەحالفاتە بۆی کەوا یەکریزی ملەتەکەمان یەکریزی هەرێمی کوردستان لە بەغدا دەرزی تێبکەوێتن و هەر حیزبێک بۆ خۆی بچی لەوێ تەحالفات بکاتن و هەوڵ بداتێن بۆ ئەوەی کەوا بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دابین بکات بۆیە ئەم هەلومەرجەی کە هاتە پێشەوە بەداخەوە زوروفەکی زۆر نالەباری هینا پێش و ئەمە نەمانتوانی یەکریزی شاندی خۆمان بپارێزین یەکریزی ئەندامانی فرەکسۆنی کورد لە بەغدا یەکریز بین و داواکاریەکانمان یەکریز بۆیە لاتان ڕوونە کە گفتوگۆی پێکەێنانی حکوومەتی سوودانی هاتە پێشەوە چ ململانەیەک هاتە ئارەوە لە بینی کتە سیاسەکان بۆ ئەوەی کەوە هەرکەس هەوڵی دەدا کە زیاتر مەکاسب و پۆست لە بەغدا وەربگریتن و هەوڵ دەدا بۆ حیزبەکەی خۆی زیاتر پۆست وەربگریتوە جێی خۆی بکاتەوە لە حکوومەتی سوودانی و ئەم هەنگاوانە مەترسیدار بوون بەڕاستی مەترسیدارێکی گرنگ بوون لەسەر هەرێمی کوردستان و هوردە وردە تاکو حکوومەتی هەرێمی حکوومەتی سوودانی تشکیل بوو لە دوای تشکیل بوون حکوومەتی سوودانی گرنگترین شت لە بەردەمی حکوومەتی سوودانی ئەوە بوو کە میزانیەی عراق دابین بکاتەوە میزانەی عراق بێتە پێشەوە بۆیە ئەم میزانەی عراق لەلایەن حکوومەتی سوودانیەوە پێشنیار کرا بۆ پەرلەمانی عراقی و پەرلەمانی عراقی ئەو میزانەی کە تەقدیم کرا میزانێکی زەخمی گەورە بوو نەک بۆ ساڵک بوو بۆ 3 ساڵ بوو و موقعی هەرێمی کوردستان لەم مەسەلە زۆر گرنگ بوو جگە لەوەشە چەند ڕووداوێکی گرنگ هاتە پێشەوە لە هەرێمی کوردستان کە ئاماژە بوو بەوەی کە مەترسی لەسەر هەرێمی کوردستانەیە ئەوەیە کە محکمەیەکی دەولی تحکیمی دەولی لە مەسلەی نەفت هەناردەکردنی نەوتی هەرێم بۆ تورکیاوە لە تورکیا بۆ دەرەوە ئەمە قەرارێکی محکمەی دەولی هاتە پێشەوە ئەم پرۆسەی ڕاگرت و هەروەها لە محکمەی دەستوری بەغا ینی قەرارێک هاتە پێشەوە کە تەمدیدی ماوەی پەرلەمانی کوردستانی ڕاگرت ئەمانە هەمووی ڕووداوی گرنگ بوون هاتە پێشەوە لە وەزعی سیاسی هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتمانی کوردستان دەرچی پێدەکردەوە ئێمە لە کۆبوونەوەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان جەختمان لەسەوەی دەکردەوە کە دەبێ ئێمە یەکریزی ملەتەکەمان بپارێزین لەبەرەوەی یەکریزی لە هەرێمی کوردستان ئەوان لێ دەکات تۆ لە بەغا بەخۆت بی ئەگەر لە ناو هەرێمی کوردستان تۆ یەکریز نەبی ناتوانانی لە هەرێمی کوردستان لە بەغداش پێ دوایانی کێ بەرژەوەندی هەیە لەوەی کە یەکێتی و پارتی لەم هەرێمی کوردستانە پێکەوە تەبانە بن ینی کێنەوانی کە لەسەر ناکۆچیەکانی نێوانێکێتی و پارتی دەژینانی ئەکرێ پێم بڵێ ینی لە بەرژەوەندی کێ ئەگەرم دوو پارتە سیاسیا ناکۆک بن ئەم ناکۆچیانە بۆ کۆمەڵێک کۆکار دەگەڕێتەوە هەم بۆ هێزە ناوچەیەکان پێیان خۆش نییە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان گەشە بکە بچێتە پێشەوە خۆتان دەبینێن هێزە هەرێمیەکان بە ئاشکرا دێنە ناو پرۆسی سیاسی هەرێمی کوردستان و هەوڵ دەدەن لەگەر لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان تەحالف بکەن یانەوەتە ئیتفاقاتی ژێربەژێر بکرێتن و ئەم ئیتفاقەتەن ژێربەژێرەوا لێ دەکاتن کە هەرێمی کوردستان یەکریزی و تەباییەکەی وەکو پێویست نەبێتن بۆیە ینی پێویست بوو لەسەر سەرکردایەتی بە تایبەتی لەسەر ئەم لایەنەی کە زۆرینەیە لە هەرێمی کوردستان و پێی وایە مەسەن لە پەرلەمانی کوردستان زۆرینەیە و لە حکوومەتی هەرێم زۆرینەیە کە سەرۆکی هەرێم لەوانە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەوانە ئەبایە زیاتر دەرک بەو مەوزع بکرێتن و زیاتر هەوڵ بدرێتن یەکریزی و تەبایی ناو هەرێمی کوردستان بپارێزێ و ئێمە هەوڵ بدەین ئەو قەبارەی کە ئیتمان قەبارەکە گەشە بکە بچێتە پێشەوە نەک لەو ئاستەی کە ئێستا هەیە لەو ئاستە بمێتەوە ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەم قەیرانانە پەردەپۆش ناکرێت دەبێت ئەم قەیرانانە چارەسەر بکرێ قەیرانی موچەیە قەیرانی بژێوی خەڵکە قەیرانی دیموکراسی و ئازادی و ڕخنا و شەفافیت لە داهات ئەم قەیرانانە هەمووی قەیرانی جددین و گرنگن ینی خەڵک ناڕزایی هەیە
خەڵک ڕخنەی هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان شەقامی هەرێمی کوردستان شەقامێکی گەرمە و داوا دەکاتن کە بژێوی خەڵک دابین بکرێ خەڵک بژیتن خەڵک تۆ سیر کە خەڵک لێرەوە لە بۆ بە پێیان دەڕوا دەچێتە بلاروسیا لێرەوە بە پێیان دەچێتە وڵاتانی دەرەوە خەڵک لە ناو ئاو دەخینچێ خەڵک لە وڵاتان لە ناو خێمە لە ژێر بەفرا دەمریتن بۆ ئەوەی کەەوە بژێوی خۆی دابین بکە ئەدی هەرێمی کوردستان ڕۆلی چییە حکوومەتی هەرێمی کوردستان کە نەتوانی گەنجانی هەرێمی کوردستان دابمەزرێنی هەلی کار لە بۆ خەڵک بدۆزێتەوە خزمەت گوزاری بۆ خەڵک دابین بکە بۆیە بەڕاستی ئەم هەلو مەرجەی کە هەیە کە لە ڕووی سیاسیەوە کە هێزە هەرێمیەکان و هێزە ناوەخۆیەکان بەشێک لە هێزە ناوەخۆیەکان کە پەیڕەوی دەکەن لە سیاست و ئیداری هەرێمی کوردستان سەرکەوتونە بۆ فەشەلینە بۆیە ئەم جیاوازیانە دێتە ئاراوە کە یەکێتی نیشتمانی کوردستان ناچار دەبێ هەوڵ بداتین دیفاع لە بەرژەوەندی خەڵک بکات دیفاع لە شەقامی کوردستان بکە و لە هەرێمی کوردستان بکە لە پرۆسە سیاسەکەی بکە و دیفاع لە بژێوی خەڵک بکە ینی پاش ئەوەندە ساڵی ئێمە کە نەفت دەردەینین و نەفت دەفرۆشین ناتوانین موچەی خەڵک بدەین موچەی خەڵکمان بێدامی ناکە ئێکەواتە ئێمە ئەی حکوومەتی هەرێم ڕۆلی چییە دەوری چییە لەوەی کەوا بتانی ژێرخانی هەرێمی کوردستان زیندوو بکاتەوە بتانی بژێوی خەڵک دابین بکاتن دکتۆر ڕێبوارانی پێدوانیان هەست بەوە ناکەی کە بەڕاستی چەند باسی ئەوە بکرێت کە ئایندەی هەرێمی کوردستان بەرەو باشی ئەڕوا چوزانم بازدەوە دەکرێت کە دوای پەسەندکردنی پرۆژه یاسای بودجە و هاتنی بەشە بودجە هەرێمی کوردستان بار و گوزەرانی خەڵک تا ڕادێکی زۆر گۆڕانی بەسەرانی ئەو هەست بە ناومێدیەک ناکەی لە لای هاوڵاتیان کە گەشتبین نین بە هیچ بار و دۆخێکە لە زاری جەنابت و هەمووانی دیکە کە سەیری ڕەوشەکەکەن باسەکریانی هەز ناکەی بۆ نمونە خەڵک تووشی ڕەشببینێکی گەورە بوو بە بەرامبەر بە بار و دۆخی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان چاودێری ئەم بڕیارانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە ئەم بودجەی کە لە عێراق پەسەند کراوە بەشی بودجەی هەرێمی کوردستانی تایە و ئەولەویاتی یەکێتی نیشتمانی کوردستان لەم میزانیە ئەوە بوو کە موچەی خەڵک دابین بکرێ بۆ موچەخۆران و خانەنیشان ئەمە پێم وایە کارێکی باش کرا هەوڵێکی جددی درا بۆ ئەوەی کەەوە میزانەی هەرێمی کوردستان میزانێکی باشە یعنی ئەوەی کە باز دەکرێت 23 تریلیۆن دینار دێتە هەرێمی کوردستانەوە ئەگەر ئەمە بە شێوەیەکی زۆر دادپەروەرانە و بە شێوەیەکی زانستانە کاری لەسەر بکرێتن ئەم میزانەیە کە لە بەغاوە ئێستا دابین کرا بۆ هەرێمی کوردستان دەتوانی بژێوی خەڵک بگۆڕی بژێوی خەڵک چا بکەی و بژانەوەیکی گرنگ لە بازاری هەرێمی کوردستان دروست دەبی بۆیە ئەگەر هەرێمی کوردستان و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی بکە و ئیدارەکەی ئیدارەیەکی باش بیتن ئەم مەبلەغە پارەی کە دابین کرایە کە لە هەر لە بەغاوە کە دێتن کە یعنی مەبلەغێکە کە دەکرێت بە جددی یعنی بژێوی خەڵک بگۆڕی و بتوانین پێویستەکانی خەڵک دابین بکەین و تقریبا دەتوانانی هەموو سێکتەرەکان سێکتەری تەندروستی زراعی و مەعیشەتی خەڵک ببژێوێتەوە بچێتە پێشەوە بۆیە ئەمە بەڕاستی ئەوە نییە خەڵک بە ئومێد بێ ئەوەیە کە خەڵک چاوەڕان بی و چاودێربی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەیکەوە ئەم میزانەی کە دێتن لە بەغا میزانەکە بە شێوێکی دادپەروەرانە شەفافانە و ڕاستەخۆ لە خزمەتی خەڵک دابیتن و خزمەتی خەڵکی پێ بکرێت لەبەرەوەی ئێمە هەتا دەتوانین بڵێن هەنگاوی باش هاتۆتە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەرێمی کوردستان بەرەو هەنگاوێکی باش دەڕوا بۆ ئەوەی کەوا بتوانین خزمەتی خەڵک بکەین و پێویستەکانی خەڵک دابین بکەین. ڕێبوار دەمەوێانی قسە لەسەرەوە بکەین خەڵکیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەوامیانی قسە لەسەرەوەکەن کە دوجار ئەم هەرێمی کوردستانە لەلایەن ئەو پارتە سیاسیانی کە ئێستا لەسەر ئەرزی واقعەن و بەشدارن لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبرێەوە بەردەوامیش لە پرۆسەکانی هەڵبژاردننی یەک لە دواییەکە ئەنی جەماوەر لەگەڵ ئەم پارتە سیاسیانەیە ڕازگۆ بوونیانی لایەنگرانی خۆیان جارێکی تر متمانەیان پێداونەتەوە ئەنی ئێمە لە بەردەم کاتێکی هەستیارداین و نزیکین لەوەی کە جارێکی تر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجامەدرێ ئەکرێ پێم بڵێ ینی پێویستە ئەم جارەیانی کە جارێکی تر ئەم پارتە سیاسیانە لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان و متمانەیان پێدەدرێ و حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن دەبێت چۆن بێنی دەبێت مۆدلی حکومڕانی تازە لە هەرێمی کوردستان چۆن بێ بۆ 4 ساڵی داهاتوو
مدیری حکمڕانی دەبی سەرتاوە لە ئینتخابات دەست پێ بکەین سەرتا لە ئینتخابات دەست پێ بکەین و دەبی هەمواری یاسای هەڵبژارن بکرێتین کە بەداخەوە پەرلەمانی هەرێمی کوردستان دووچاری ئەم شکستە هات ئێستا پەرلەمانی کوردستان لە کارەکان پەچی خسراوە و ناتوانێت کارەکانی خۆی ڕاپەڕێنی بەڵام دەکرێت ئێمە لە ڕێگای محکەمەی دەستوری و لە ڕێگای پەرلەمانی بەغدا پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بەردەوام بی و ئینتخابات لە هەرێمی کوردستان بکرێتن و پرۆسی سیاسەکە بچێتە پێشەوە و بتوانین دەورەی تازەی ئینتخابی لە هەرێمی کوردستان بچێتە بواری جێبەجێکردنەوە ناکرێت ئێمە بەو شێوەی کە ئێستا هەیە بە شێوەی ڕابردوش بە شێوەی ڕابردوش ئینتخابات بکرێت دەبێت بە شێوەیەکی تازە بە مۆدیلێکی تازە ئینتخابات بکرێت و لەسەر یاسایەکی تازە ئینتخابات بکرێت بۆ ئەوەی کەەوە خەڵک بە ڕاستەقینە ئەوەی کە دەچێتە پەرلەمانی کوردستان وێنەری ڕاستەقینەی خەڵک بێتن و دەنجی خەڵکی لەلابێەوە بتانی چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان بکات نەک حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری پەرلەمان بکاتن و بەسەر پەرلەماندا زاڵ بێتن و بڕیارەتەکانی بەسەر پەرلەماندا بچەسپێتن دەبێت پەرلەمان خۆی چاودێری جێبەجێکردنی بە تایبەتی ئەم بوجە زەبەلاحی کە ئێستا لە بەغا بۆ هەرێمی کوردستان تەرخانکرا دەبێت پەرلەمانی کوردستان چاودێرێکی ڕاستەقینە بێ چاودێرێکی ڕاستەقینە بێ بۆ جێبەجێکردنی ئەم میزانەی کە لە بەغا دێتن بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر دادپەروەرانە و بە شێوەیەکی شەفافانە بچێتە بواری خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دەبێت بچێتە قۆناغێکی تازە قۆناغی دەستپێکردنی ژانێکی تازە لە بواری سیاسی و لە بواری ئابووری بۆ هەموو خەڵکی کوردستان ئەوەی کە تۆ پێشبینی دەکەی ینی پێت وایە لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا بگەنە ئەنجامێک بۆی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام درێت دەزانی ینی دادگای فیدراڵی ماوەی درێژکردنەوەی پەرلەمانی بەنادەستوری لە قەڵەبدا بۆیە ئیتر پێویستە بەڕیاری جددی بدرێەوە لایەنە سیاسیەکان پێکەوە کۆک بن لەسەرەوەی کە لەوادەیەکی دیاریکراودا هەڵبژاردن ئەنجام بدرێنی پێ دوایە پرۆسەکە نزیک بێ لێرەدا پرۆسەکە هیچ ینی بەدیلی ئەم پرۆسەمان نییە ناتوانانی ئێمە بەبێ ئەم پرۆسەیە هەرێمی کوردستان ناتوانانی ئیدارەی هەرێمی کوردستان ناتوانانی کارەکانی خۆی ڕاپەڕێنی بۆیە دەبێتن هیچ مەجالێک بە لەبەردەمی حیزبە سیاسەکانی کوردستان نییە تەنیا ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین پرۆسە سیاسەکە بچێتە پێشەوە بۆ ئینتخابات بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێتنەوە بە شێوێکی زۆر دیموکراتیانە و شەفافانەوە لە ژێر یاسایەکی دادپەروەرانە بۆ ئەوی کە خەڵک ینی هەست بەوە بکە کە دێتە دەنگدان دەنگەکەی بە فیرۆ ناڕوە و دەنگەکەی دەچێتە ناو سندوقی دەنگدان دەنگەکەی ئەو نوێنەرە دەچێتە پەرلەمان کە نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستان بکاتن بە هەموو لایەنەکانەوە بۆیە ئێمە لە قۆناغێکی تازەداین قۆناغی تازە ئەوە دەخوازیتن کە ئێمە نابێ پاشکۆ بین و نابێ دوا بکەین لە پرۆسی سیاسەکە پرۆسی سیاسەکە دواکەوتنی مەترسێکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان لەسەر حیزبە کوردستانیەکان خۆیان بۆیە دەبێ هەموو لایەکمان یەکڕزی خۆمان بپارێزین و لەسەر ئەوە کۆک بین کە دەبێ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بچێتە پێشەوە ئینتخابات بکرێتن ئینتخاباتەکانیش بەپێی ئەو یاسا و ڕێنمایانەی کە لە محکەمەی دەستوری و لە هەرێمی کوردستاندا هەبووە. دکتۆر ڕەبوار ئەگەر کەمێک ورتر قسە بکەین ینی پێ دوایە بە هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستان بەرەوچوو هەنگاو دەنێت ئەگەر بێت و پرۆسی هەڵبژاردن ئەنجام بدرێت وەک تۆ دەڵی ئێمە بژاردەیەکی ترمان لە بەردەستدانیە جگەلەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێەوە دەشزانی تعنی وڵاتانی ئیقلیم وڵاتانی دەرەوە فشاری گەوریان بۆ سەر هەرێمی کوردستان هێناوە بۆی هەڵبژاردن بکرێنی پێ دوایە و کێشی سیاسی هەرێمی کوردستان بەرەوچووە ڕات پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ئەبێ بەرەو پێشتر بڕواتێن و دەبێ هەنگاوی جددیتر باوێن ئێمە و بە تایبەتی من دەتوانم بە ناوی یەکێتی لێرەدا یعنی یەکێتی نیشتمانی کوردستان بڕوا و متمانەی تەواوی هەیە بەوەی کەوە نەزۆنی زەرتەیە نەزۆنی سەوزەیە بگرە هەرێمی کوردستانەیە هەرێمی کوردستان یەک هەرێمە یەک پارچەیە دەبێت قەراری سیاسی لە هەرێمی کوردستان یەک بڕیار بێ نابێت دوو بڕیار و سێ بڕیار بێ هەر ئیزبێک نوێنەراتی خۆی بکاتن دەبێت ئەمە کۆتایی پێبێتن بۆیە ئەمە دەبێت لەسەر بنەمایی
لەسەر بنەمای یەک هەرێمی و یەک بڕیاری هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکرێتن و پەرلەمانی کوردستان کارا بێ و بەرنەمانێکی ڕاستەقینە بێتن. بۆیە دەبێت ئەمە لە سەرتاوە ئەو بڕواایە و متمانەمان لا دروست بێ و ئەمە مەسئولێتێکی تاریخیە لەسەر شانی هەموو لایەکمان بە تایبەتی ئەم لایەنەی کە خۆی بە زۆری نەدادێنێت لە حکوومەتی هەرێم و لە پەرلەمانی کوردستان ئێستا کە ئێستا کە کۆتایی پێاتیە. بۆیە دەبێتن ئێمە هەمومان دەرک بەو مەسئولێتە بکەین و هەوڵ بدەین لە ڕێگای محکەمەی دەستوری بەغدا و لە ڕێگای ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ڕێگای هەرێمی کوردستانە سەرۆکایەتی هەرێم پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بچێتە بواری یاسایی خۆیەوە و لە کاتی خۆی هەڵبژاردنەکان بکرێتن و بە شێوەیەکی دیموکراسیادانە و ئازادانە دوور لە تونند و تیژی دوور لە ئەوەی کەوە فران حیزب ئەوها بکە قورغی ناوچەیەک بکاو ناوچەیەک بخۆی دامێکە. بۆیە دەبێتن ئێمە بە هەموو لایەنەکەمان حیزبە کوردستانیەکان هەست بە مەسئولێتەکەی خۆمان بکەین و ئەم مەسئولێتە بچێتە بواری جێبەجێ و ئەگەر ئەوە نەکەین ئێمە بەرەو هەلومەرجێکی ترسناکدا دەڕۆین و ڕەنگە ئەم دەسەڵاتەی کە ئێستا هەیە دەسەڵاتەکە بچووکتر بێتەوە و ئەو هەلومەرجە کە لەوەمان دەڕوخسێ دێتە پێشەوە کە لە بواری عێراقدا ئێستا هەلومەرجێکی باش دێتە پێشەوە ئەو هەلومەرجە دەمان لە دەست بڕواتن. خۆشتان دەبینین لەناو ئەنجومەنی نوێنەراتی عێراقدا قسەی زۆر قسەی سیر و سەمەرە دەکرێتن دەربارەی هەرێمی کوردستان دەربارەی ئەوەی کەوە بەرامبەر هەرێمی کوردستان مووقیفی شۆفێنیەکان چۆنە، چۆن لەسەر مامۆستایانی کەرکووک چه هەڵوێستیان وەگرتێت، چۆن لەسەر هەرێمی کوردستان لەسەر بودجەکە چ هەلوێستێک وەردەگرن چ دەنگ و باسێک بڵاو دەکەنەوە لە ساری کوردستان. بۆیە ئەمە دەبێت دەرێک بەو مەسئولێتە بکەین. ئێمە ینی هەرێمی کوردستان لە وەزعێکی نالەباردایە بۆیە دەبێت هەمومان هەست بۆ مەسئولێتە بکەین و هەوڵ بدەین ئەو فرسەتەی کە لە بەغدا هاتۆتەکەوە ئەو فرسەتە فرسەتێکی باشە بە یەک ڕێزی بە یەک تەبایی بە یەک بڕیاری سیاسی بتوانین هەرێمی کوردستان ببین بە پێشەوە پرۆسەی سیاسەکەی بەردەوام بی. دکتۆر ڕێبار لەسەر ئاستی سیاسی لە هەرێمی کوردستان هەمیشە خەڵک و چاودێرانی سیاسی داوا دەکەن کە کێشە و ململانەکان لەسەر ئاستی باڵای حیزبەکان چارەسەر بکرێن و لەسەر ئاستی سەرکردە سیاسیەکان و سەرۆکی حیزبەکان چارەسەر بکرێن. پێ دوایە ینی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ناکۆچی هەیە و ناتەبایی هەیە و ڕێگنەکەوتن هەیە کەم تەرخەمەکە ئەگەڕێنی تۆ بۆچیانی ینی سەرۆکی حیزبەکان وەک پێویست هەڵناسن بە دانیشتەکانێنی چەندین جار سەرۆکی یەکەتی نیشتیمانی کوردستان لە کۆبنەوە لە ئیڤنتەکاندا و لە دانیشتەکاندا باسیەوەی کردو کە یەکێتی ئامادەیە بۆ دانیشتن و بۆ قسەکردن لەسەر کێشە و گیر و گرفتەکان بەڵام بە دەنگەوە هاتن بۆ بانگەوازەکان لاواز بووە سز بوون ئەنی ئەکرێ پێم بڵێ هۆکار چییە بۆچی وایە؟ ڕاستە ناکۆچی هەیە لە بینی حیزبە کوردستانیەکان بەڵام لە هەمان کاتدا بەرژەوەندی گرنگی شەیە بەرژەوەندی زۆر گرنگکەیە لە بینی هەموو حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە بینی پارتی و یەکێتی کە دوو حیزبی زۆر سەرچینە. ئەمە لەوەی بەیادی جەنابەت و بینەران دێنمەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوو چەند جار یعنی وەکو ئامادەباشی خۆی چوویتە لای سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و دیداری لەگەر ئەنجامدا لە بۆ بەرژەوەندی ملەتەکەمان لە بۆ بەرژەوەندی یەکریزی ئامادەیی تیابەوە ڕەنگە ژمارەکە لای جەنابێتی 15-16 جار سەردانی کردووە بۆ ئەوەی کەوە ئێمە یەک بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستانی و ئێمە تەبابین بە تایبەتی یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێم کە بەشدارین دەبێ ئێمە بەجددی ئەو دەرک بەو مەسئولێتە بکەین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بووە و بە تایبەتی لە کۆبوونەوەکانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و دەستەی کارژەر و سەرۆک ئامادەیی تەواویان هەبووە و لە بەردەوام لە پەیوەندی دابوونە لەگەر پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کەوە تەبایی و یەکریزی خۆمان بپارێزین و لای کەم ئێمە لە بەغای یەک هەڵوێز بین یەک ریز بین بۆ ئەوەی کەوا بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بپارێزین و ئێمە لەسەر ئەم هەڵوێستەی خۆمان بەردەوام دەبین و ئامادەیمانتیایە ئێستا و لە داهاتوش بۆ ئەوەی کەوا یەکریزی هەرێمی کوردستان بپارێزین و پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بچێتە پێشەوە بە شێوەیەکی دادپەروەرانە و بە شێوەیەک بیکە هێزە نێونەتەوەییەکان و منەظەماتی دەولی و بەغا هەموو لایەک ئاماژە بە دیموکراسیەت و دادپەروەری پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بکەن نەک بڵێنەوە لەلایەن ئەو حیزبانە قورخ کرایە و ڕێگای هیچ کەسێک نادرێتن. بۆیە ئەم پرۆسە سیاسیە و ئەم ئەرکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەرچی سەرچی خۆی دەزانی و بەردەوام دەبێت لە ئەرکەکانی خۆی و
ئێمە بەڵێن بە خەلکی کوردستان دەدەین ئێمە هەوڵ و تێکۆشانی خۆمان بەردەوام دەبیلەوەی کەوە ژیانی خەڵک چاپ بکەین دیموکراسیت لە بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی دادپەروەرانە هەبێتن و ڕیز لە مافی خەڵک بگرین و ژیانی خەڵک خۆش بکەین و پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بچێتە پێشەوە ڕۆژ بە ڕۆژ بچێتە گەشە بکە بچێتە پێشەوە نەک لەو ئاستەی کە ئێستا هەیە بەرەو دواوە بگرێتەوە بۆیە ئەوە بڕوا و بەرنامەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئومێد دەکەین کە لایەنی تریشمان کە پارتی دیموکراتی کوردستانەوە بە تایبەتی سەرۆکایەتی پارتی دیموکراتی کوردستان بەردەوام هەوڵیان هەبی بۆ ئەوەی کەوە یەکریزی و تەبایی هەرێمی کوردستان بپارێزین و هەرێمی کوردستان و بە تایبەتی حکوومەتی هەرێم و دام و دەستگایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان گەشە بکە بچێتە پێشەوە لە ئاستی داواکاریەکانی خەڵک بی. زۆر باشە دکتۆر ڕێبوارێنی هەندێک جار کە دەبینی هاوڵاتیان ناڕزایی دەردەبڕن لەسەر کێشەیەک لەسەر کەم ئاوی لەسەر بێکارەبایی لەسەر مافە سەرەتایەکانی ژیانی خۆیان دێنە سەر شەقامەکان وەوە میداکان قسە دەکەنەوە چەندین جارەمەمان بینیوە وە خۆم لە شاشەی کورسات نووسەوە بینیمانی هەڵاتیەک دێتە سەر شاشەی تیڤەکان دەڵێ من داوام لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە داوام لە بافڵ جەلال تاڵەبانی هەیە بێ بەدەم داواکەمان و کێشەکەمانەوە هەنی ئەمەوێت ئەمەم پێ بڵێ خەڵک داوای مافیان داوای حەقەکانی خۆی لە حکوومەتەکە بۆچی وای لێ هاتووایانی هاوڵاتیەک بگاتە ئەوەی کە ناچار بێ هانا بۆ سەرۆکی حەزبێک بەرێ بۆی کە کێشەکانی بۆ چارەسەر بکە خوێندکار دێتە دەرەوە لە بەشە ناوخۆی نەوتی نیە داواکانی توزانم زۆر داواکاری دیکە کە هەیەانی ئەمە کەم تەرخەمەکە بۆ بەڕادەیەکە کە خەڵک بێ ئومێد بێ لە حکوومەت و داوای یارمەتی و دەستگیرۆی لە لایەنێکی سیاسی بکە. زانێ خەڵک دەگەڕێ بە دوای ئەو لایەنەی کە جێی لێ ڕادەگرێ و جێ لە قسەکانی خەڵک ڕادەگرێت بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەر شەقامە لەگەر خەڵکە بۆیە خەڵک ڕووی لە یەکێتی نیشتیمانی دەکاتێن بۆ چارەسەری کێشەکانی بە تایبەتی دوای کۆنگرەی چوار یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنمەی ئەوەیە کە خزمەتی خەڵک بکاتێن بۆیە مەسەنە تۆ سیرکە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوو لایەنی سەرەکی پێکاتێک کە یەکی پارتی دیموکراتی کوردستان ئەویتریش یەکێتی نیشتیمانی کوردستانە کە دوو کارکتەری سیاسی گەورەنە لە هەرێمی کوردستان خەڵک کە لەلایەنێک ببیستێتن کە لە هەرێمی کوردستان قەیران نییە و وەزعی خەڵک باشە و ئیمکانیت باشە و خەڵک ئەو قسانە بک بەڵام لایەنەکەی تری کە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەڵێ کاکە بیژەوی خەڵک پێویستە خەڵک دەبێ خزمەت بکرێ خزمەتکردن کەمە ینی برێن تەندروستی خەڵک باش نییە خەڵک لە وەزعێکی نالەباردا دەژیتن بۆیە خەڵک ڕووی لەو لایەنەیە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکاتێن کە داواکاریەکانی جێبەجێ بکرێتن خوێنکار داوا لە یەکێتی دەکا و داوا لە سەرۆک بافڵ دەکا دەرێ ژیانم ناتوانم خوێندنی خۆم بەردەوام بم لە قسمی داخلی جێوڕێم نییە بژێوی ژیانم نییە شتێکم بۆ دابین بکە کە بتوانم خوێندەوەکەن تەوا بکەم خەڵک لە دێتە سەر شەقام ئەڵێ کاکە بە هاوینان ئاومان نییە بە زستانان لافاو دەمان بە ئێکەواتە ئەمە ینی سەیری ئەم دروشمەکە بە هاوینان ئاوی نییە بخواتەوە بازستانان لافاو دەیباتن ئەم دروشمەکی واقعیە خەڵک لە واقعی خۆی قسە دەکات لە مەعیشەتی و ژیانی خۆی قسە دەکات دەبێ ئێمە زۆر بەجددی بە وردی جێ لە خەڵک ڕابگرین داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکەین بە پیر داواکاریەکانی خەڵک بڕۆین لەسەرەوەی خەڵک نەژین دەبێ ئێمە لەگەر خەڵک بژین بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا جێگای ئەوەیە کە خەڵک رەخنەکانی خۆی گلەیەکانی خۆی داواکاریەکانی خۆی ڕوبڕووی یەکێتی بکە و یەکێتی دەبێت لەو ئاسەدا بێتن داواکاریەکانی خەڵک لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو حیزبەکانیانەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانەوە بە بزنەوەی گۆڕانەوە دەبێت بە پیر داواکاریەکانی خەڵک بێنەوە هەوڵ بدەن بە جددی حکوومەتی خەڵک بێ حکوومەتی چێک بێ کە خزمەتی خەڵک بکە حکوومەتێک بێتن یاسا سەروەر بێ حکوومەتێک بێتن داهاتەکەی شەفاف بێ بۆ خەڵک بێتن دەزانی داین لە ماوەکانی ڕابردوو تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان کابینی حکوومەتیان بەجێهێش لەبەرەوەی لەسەر ئەو قسانی کە جەنابەت کرد کە بەڕاستی حکوومەت دەبێت حکوومەتی هەموو خەڵک بێ و ئێستش لەسەر وەختی پێکێنانی بودجە و پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە باسیەوەکرا ئیترێمە شەڕ بۆواکەن کە ئەم نەعەدالەتی بەرامبەر بە پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین دەکرێت و بە زمانێکی دیکە بەرامبەر بە زۆنی سەوز دەکرێت ئەبێ ڕای بگرین ئێستا کە گەیشتوونەتە ئەو شوێنەی پرۆژە یاسای بودجە پەسەند کراوە و تا ڕادەیەکیش بارودۆخەکە گەیشتوتە ئەو شوێنی کە
جێگری سەرۆگەزیران بەڕێز قوبات تاڵەبانی گەڕاوەتەوە بۆ کۆبوونەوەکان و زۆر هەنگاوی باشنراوە لەو ڕۆوە. پێت وایە ئیتر لەم دەڤەرەش دەستی ئاوەدانی تەواو هەستی پێ دەکرێت و خەڵک گوزەرانی ئەگۆڕێت و ئیتر ئەم نەعەدالەتی کە باسەکرێت بەرامبەر بە خەڵکی سلێمانی دەوروبەری نامێنێ؟ تیمی ئەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات و وەزیرە بەڕێزەکان و بەڕێوەبەرە گشتیەکان تیمێکی کارایە، تیمێکە کە بیر لە بەرژەوەندی خەڵک دەکاتەوە. بۆیە ئەم تیمە لە ماوەی ڕابردوو چەند جار یاداشتی پێشکەش کردووە و هەڵوێستی هەبووە لەوەی کەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بە یەک چاو سەیری هەموو ناوچەکان بکەوە بە تایبەتی بۆ ئەو ناوچانەی کە زیاتر زوڵمی لێکرا، زیاتر پێویستی بە خزمەتکردن هەیە. یعنی شەرنی هەموو ناوچەکان وەکو یەک بن پێویست دەکاتن ئێمە دائیمەن ینی هەوڵدان بۆ ئەوەیە کە کام ناوچە زیاتر سوتاوە، کام ناوچە زیاتر چیماباران کراوە، کام ناوچە زیاتر ئەنفال کراوە، کام ناوچە زیاتر شەیدی هەیە. دەبێت تۆ بە پیر ئەم ناوچوانە بڕۆی، دەبێت بیر لەم ناوچانە بکەوە زیاتر پرۆژە خزمەت گوزاریەکان، پرۆژە ئاوەدانکەرەکان و هەلی کار زیاتر لە بۆ ئەم ناوچانە بڕوخسێنی لەبەرەوەی ئەوانە زیاتر ئەنفال کراون، چیماباران کراون، زیاتر شەیدیان داوە بۆ پرۆسە سیاسەکە. دەبێت ئەمە پیوەربی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، نەک حکوومەتی هەرێمی کوردستانەوە خۆی بە مەسئولی ناوچەیەک بزانی ناوچەیەش کە ئابلۆقی ئابووری بێختە سەرەوە. لێ دەبێتن ئەم حکوومەتەی ئێمە دەبێت زیاتر بە چاوی یەکسانی سەیری هەموو ناوچەکان بکاوە، بەدات پەروەری هەوڵ بداتن. کۆکردنەوەی داهاتی هەرێمی کوردستان یەکێکە لە ئەرکە پیرۆزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبی داهاتەکەم و کۆکاتەوە و بە شێوەیەکی پێویست لەسەر ئەو ناوچانە سەرفی بکاتن کە زەڕورەوە پێویستە و زیاتر ئەنفالی تیاکراوە، زیاتر قوربانی داوە. بۆیە ئەمە ئەرچە حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان بۆ یەکڕێزی، بۆ تەبایی، بۆ گەشەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ گەشەکردنی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان، بۆ بەشداربوونی زیاتری هەموو حیزب لایەنەکانی هەرێمی کوردستان لە بڕیاری سیاسی ئێمە دەرگا کراوەینە و هەوڵی زیدی دەدەین بۆ ئەوی کەوە ئەم کەم و کوریانەی کە پێشتر هەبووە لە ئیدارەدانی هەرێمی کوردستان لە قۆناغی داهاتوو کە قۆناغێکی تازە دێتە پێشەوە کە بودجەیەکی باش لە بەغا بۆ هەرێمی کوردستان تەرخان کرایە و هەندێک معالەجات کرایە لە میزانەی بەغا بۆ هەرێمی کوردستان کە ئەم عیلاجکردانە شتی چاکن و پێویستن بۆ ئەوەی کەوە هەرێمی کوردستان بتوانێت زیاتر ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە و بچێتە پێشەوە. بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوامی لەسەر تەحالفاتەکانی و لەسەر هەوڵەکانی هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغدا بۆ ئەوەی کە بتوانێت زیاتر پێویستەکانی هەرێمی کوردستان دابین بکەین. زۆر باشە دکتۆرە بارکەواتە ئانی قسەیەک تەیان پامێک تێ بۆ ئەوەی کە خەڵک گەشتبین بێ بۆ چەند ساڵی داهاتوی حکومڕانی لە هەرێمی کوردستان و هەروەها دوای ئەم هەموو خاڵە پۆزتیڤی کە تۆ باست کرد لە مەسەلەی بودجە لە عێراقدا، ئیتر ینی پێت وایە پێویستە خەڵکیش ئومێدی گەورەی هەبێ بۆ ئایندا؟ ئومێدی خەڵکی هەرێمی کوردستان بەندە بە خۆیان دەبی خەڵکی هەرێمی کوردستان چاویان کراوە بیتن بۆ ئەوەی کەوە ئەم لایەنەی کە دیفاع لە بەرژەوەندەکانی خەڵک دەکات زیاتر دەبێ پیشگیری سیاسەتی ئەم لایەنە بکەن و هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان دەبی زیاتر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی سەلبی و ئیجابی لە حکوومەتی هەرێمی کوردستان لێک بکەنەوە و هەرسەنگاندنیان هەبی دەبی خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە کام لایەن زیاتر خزمەتی خەڵک دەکاوە، کام لایەن زیاتر کەمتەر خەمە. بۆیە دەبێتن یا خەڵکی هەرێمی کوردستان خۆیان چاودێری بەرژەوەندەکانی خۆیان بین. یەکێتی نیشتمانی کوردستان بە متمانەوە ئیش بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەکا و هەموو هەوڵ و تێکۆشانەکانی ئەوەیە کە بتوانی لە ناو خەڵک بژی و لە خەڵک بژی. خۆمان ئەمە دروشمان پێشتر وە بۆ گەڕانەوە بۆ خانیە قوڕەکان بوو، بۆ خەڵکە هەژار و لێ قەوماوەکان بوو و بۆ ئەوانەی کە ئەنفال و چیماباران کرانەوە، ئەوانەی کە لە زانکۆیەکان دەرچوونە و بێکارن. ئەمە هەوڵی ئێمەیە بۆ ئەوەی کە هەلی کار بۆیان دابین بکەین و دابمەزرێن. بەڵام لەگەر ئەمەشدا پێویستە خەڵکی هەرێمی کوردستان چاوکراوە بی و زیاتر دەرک بە مەسئولیەتەکانی خۆی بکاتن و هەوڵ بداتن لە کاتی کە دەچێتە سەر سندوقی دەنگدان، کاتی کە دەیەوێتن قسە لەسەر هەرێمی کوردستان بکاتن لایەنی سەلبی ئیجابی هەموو حیزبە کوردستانیەکان لێک بکاتەوە. زۆر باشە دکتۆر ڕێوارانی، دەمەوێت لە کۆتاییدا ئەوە بکەمە کۆتا پرسیار بۆ جەنابێ چی پێویستە لەم بارودۆخی کە ئێستا من و تۆ گفتوگۆی تیا دەکەین و
کێشە هەیە و گرفت هەیە و لێک تێنەگەیشتن هەیە و پێویستی بەدانیشتن و گفتوگۆیە ئەو ئەرکێ لە سەرێکێتی نیشتیمانی کوردستانە کە هەمیشە هەوڵی داوە گرێکیۆرەکان بکاتەوە بە تایبەت لە نێوان لایەنە سیاسیەکان ئالەم سەر وەختە و لەم کاتە ئانی کە من و تۆ گفتوگۆی لەسەر دەکەین چی لە سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەنجامی بدا بۆی ئەم بارودۆخە بەنیەتی خێر بشکێتەوە؟ یەکەم هەنگاوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە ئەم بودجەی کە لە بۆ هەرێمی کوردستان دانرایە چاودێری ئەم بودجەیەبی بە شێوەیەکی ڕێکوپێک لە بەغا هەوڵی جێبەجێکردنی بدەین. ئەم تیمەی ئێمە کە لە بەغدا هەیە بە تایبەتی مەسەلەن وەزیرە بەڕێزەکان و سەرۆکی کۆمار و بەڕێز ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تیمی یەکێتی بەگشتی و بە هەوڵ لەگەر لایەنەکانی تری تیمەکانی تریشی کوردستانی هەوڵ بدەن ئەم بودجەی کە لە میزانێت تەرخان کراوە بۆ حکوومەتی فدرال ئەم میزانە بچێتە بواری جێبەجێکردن و کۆسب دروست نەکەن بۆ ئەو میزانە بە شێوەیەکی ڕێکوپێک بچێتە بواری جێبەجێکردن و بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانیش لە هەمان کاتدا ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە لە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدەین پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بچێتە پێشەوە ئینتخابات لە کاتی خۆی بکرێتن و ئەو میزانەیە کە لە بەغا دێتن بە شێوەیەکی زۆر دادپەروەرانە و شەفاف و بەڕوونی و بە ئاشکرایی بچێتە بواری جێبەجێکردن بچێتە بەرچی هاوڵاتی هەست بەوە بکە کە هەوڵ و جوهدێک سەرف کراوە لە بەغا بە هەموو تیمەکانی کوردستانی ئەمڕۆ داهاتێک هەیە لە بەغا مقابل ئەو نەوتەی کە ئێمە دەیدەین بە سۆمۆ داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ بەرچی خەڵک سوودی لێ وەردەگرتین بۆیە ئەمە ئەرچی سەرچی ئێمەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەوڵ بدەین ئەم میزانەیە کە لە حکوومەتی فدرال هەیە بچێتە بواری جێبەجێکردن کۆسب لە بەردەمی دروست نەکرێت لەلایەنی شۆفێنیەکانەوە لەلایەنی ئەوانەی کە لە بەغا هەنا لە هەمان کاتدا ئەم میزانەیە کە دێ بۆ هەرێمی کوردستان بچێتە بواری جێبەجێکردن بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک لەوەی هاوڵاتی هەست پێ بکە کە فعلەن ئێستا قۆناغەشی تازە لە ژیان و لە خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات. زۆر سپاس دکتۆر ڕێبوار ئیسماعیل ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان هیوادارین کە ئەو کێشە و ململانەی سیاسیانی کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە چارەسەر بن، هەڵبژاردنێکی پاک و بێگرد لە ئایندەیەکی نزیکدا لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت و ئەو پرۆژە یاسایی کە لە عێراق پەسەند کراوە و بەشە بودجەی هەرێمی کوردستان دەگاتە هەرێمی کوردستان ببێتە مای خۆشگوزەرانی و ئەو کێشە و گرفت و ئاستەنگیانی کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەت ژیان و گوزەرانی خەڵک بەرەو چارەسەرکردن بڕوات. هەر شاد و بەختەوەر بن.